ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە دروشمی خوێن ببەخشە پلازما ببەخشە و بەشدار بە لە ژیان ڕۆژی یادی جیهانی خوێنبەخشین دەکرێتەوە. ئەم هاوڵاتیەش هاتووە تا لەم ڕۆژەدا خوێن ببەخشێت با توشبوانی تالاسیمیا وەک خۆی دەڵێت دڵخۆشەکەوە کارێکە بۆ ڕزگارکردنی ژیانی کەسێک. خوێنبەخشین پێویستی بە ڕۆژێکی تایبەت نییە، هەموو دقەیە هەموو کاتێ هەر کەسێ لە خۆی ڕابینی پێویستە بتوانێت خوێن بدە. لەبەرەوە خوێنبەخشین ژیان بەخشینە بە خەڵکانی ترەوانێ وا پێویستیانە. من خۆمیسە بۆ کۆمەڵی تالاسیمیا خوێنەکەمت بەخش کردووە، هیوادارم جێخۆی بگرێت و خەڵکانیش پێویستە ئەوەی وا لە خۆی ڕابینێ بێت خوێن بدە. جگە لە هاوڵاتیان هێزەکانی کۆماندوی کوردستانیش هەڵمەتێکی خوێنبەخشینیان ئەنجامدا و چەندین بوتڵ خوێنیان پێشکەش بە بانکی خوێنی سلێمانی کرد. ئێمە هێزەکانی کۆماندۆ هەروە فریاد ڕەسین لە هەموو شوێنێکە دڵنیا بە لە نەگەر لە کارە سەربازەکەی خۆمانە لە هەموو کارە خێرخوازی و خزمەتگوزاری و مرۆیەکانە هەر بەردەوامین. ئەمڕۆکەش بە پێویستمان زانی وەک هەڵمەتێکی خوێنبەخشین بۆ توشبوانی تالاسیما و کەسانی کە پێویستیان پێیەتی هەڵمەتێکی چڕ و فراوان بکەین بۆ ئەوەی بتوانین کەلێنێ لەو نەهامەتی و نیکە بەسەر نەخۆش بوو توشبوانی تالاسیماوانەیە هەیە تۆزێ لە ئەرچیان کەمەوە بکەین. لە ساڵی 2022دا زیاتر لە 41,000 بوتڵ خوێن لە هاوڵاتیان وەرگیراوە و هاوکاری ئەو کەسانی پێکراوە کە بۆ ڕزگاربوونی ژیانیان پێویستیان بە خوێن بووە. هاوڵاتیان ئەگەر نەبێ بانکی خوێن ئیشەکانی هەڵبەتە ناڕوە، پەیامی ئێمە ئەوەیە سوپاسیانەکە بکەین و دەستخۆشیان لێ بکەین و تەشجیعیش بن بەوەی کە ئەم خوێنبەخشینە سوودێکی زۆر بە جەستی خۆیانەگەێنێ لە ڕۆ ئینسانیەکەوە لە ڕۆ دینیەکەوە کارێکی خێرە و هەم نەخۆ ڕزگارکردنی نەخۆشە لە مردن. چواردی حوزەیرانی هەموو ساڵێک بەشێک لە هاوڵاتیان ڕوو لە بانکی خوێنەکان دەکەن و خوێن دەبەخشن بۆ کەسانی کە پێویستیان پێیەتی. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.